ناوەندی حەوڕەنگە پێنجەمین دیداری نێودەوڵەتی کارتۆنی کوردی لە شاری سلێمانی ساز دەکات و تیایدا کاری کاتەرستان لە 40 وڵاتەوە بەشداری دەکەن. بابەتی ئەم ساڵ تایبەتە بە پۆرترێت بۆ ڕۆماننووسی دیاری کورد یەشار کەمال. گفتوگۆی زیاتر لەگەڵ ڕۆژنامەنووس و لێپرسراوی ناوەندی حەوڕەنگە بەختیار سعید ئەنجام دەین. کاک بەختیار بەخێر بێت. زۆر سپاس. ئەرکی کێشە. مەمنونم. زۆر سپاس. کاک بەختیار با سەرەتا لەوە دەست پێ بکەین بۆ ئەم پۆرترێتی یەشار کەمال بە دیاریکراوی. دیارە ناوەندی حەوڕەنگە هەر ساڵی تایتڵەک هەڵەبژێرێت بۆ دیدارەکە. ساڵی یەکەم ئێمە قەیرانی ئەومان هەڵبژارد، دوایەوە ئاشتیمان هەڵبژارد، دواتر پۆرترێت بۆ مامۆستا شێرکۆ کەس بوو، دواتر کە ساڵی ڕابردوو بوو تایبەت بوو بە ئازادی ڕادەبڕێن. ئەم ساڵ بیرم لەوە کردوانێ هەر کەسایەتێک جارێک لە بەشێک لە بەشەکانی کوردستان وەرگین. یەشار کەمالێک پۆرترێت. بەڵێ یەشار کەمالێکێکە لەو ڕۆماننووسانەی کە توانم بڵم بەرفراوانترین کارەکانی تەرجەمە کراوە بۆ زمانی جیاواز، ئەوەی کە زانیاری بێت تا ئێستا بۆ 50 زمانی زیندوی جیهانی تەرجەمە کراوە و یەکێکە یاخود بەتوانین بڵێن تەنها نووسەری کوردە کە کاندیدی خەڵاتی ئەدەبی نۆبڵ کراوە. ئەمە ئاستێکی زۆر بەرفراوانەکە هی ئەوەیە کە تۆ بەرفراوانتر بیناسیێنیت لە ڕێگەی کارێکی هونەریەوانە. بەڵێ کاک بەختیار جیاوازی ئەم دیدارە لە چاو دیدارەکانی پێشوت چێ بە دیاریکراوی. ئێمە لێرە کەمن ئەو هونەرمەندانی کە بتوانن پۆرترێت کار بکەن، چونکە ئەوەی کە تۆ لە شتێکی گشتگیرە کارەکەی جیاوازە لەوەی کە لە پۆرترێتە کارەکەی. هەموو هونەرمەندێکی کاریکاتەرزەوەکو چۆن هەموو شێوە کارێک ناتوانێت پۆرترێت بکێشێت لە هەمان کاتە بۆ کاریکاتێرەکەش بە هەمان شێوەیە. لەبەرەوە ژمارەی بەشداربوونی وڵاتەکە لە پۆرترێتە کەمە بێتەوە لە چاو ئەوانی کە ئەمە ساڵی ڕابردوو 55 وڵات بەشداری کردبوو، بەڵام ئەم ساڵ 40 وڵات بەشداری کردووە. بەڵام ئەتوانین بڵێن ئاستی کارەکان کە گەیشتۆتە لای ئێمە زۆر بەدڵخۆش و هەم بە شانازیشەوە ئاستێکی زۆر باشی نێودەوڵەتیە. ئەتوانی هەر یەک لەوانە لە ئاستێکی زۆر بەرفراوانە بەکاری بێنیتەوانێ، هەم لە وڵاتە گەورەکانەوە هەم لە رووسیا و هەتاکو ئەمریکای لاتین و وڵاتی یەکگرتووەکان و فەڕەنسا و وڵاتی جیاواز بەشداری کردووە. ئەمەش چەند پەیامێکی بۆ ئێمە ساغ کردو. یەک ئێمە توانیمان لە ڕێگەی ئەم کارەوە بە 40 وڵات بڵێن ئێمە ڕۆماننووسێکمان هێناوی یەشار کەمالە و کووردە. دوو لە ڕێگەم کارەوە شاری سلێمانی وەکو ئایکۆنێکی هونەری و کللتوری بە 40 وڵاتمان ناسان. بەڵێ کاک بەختیار ئەم کۆنتاکتە چۆن دروستوە لەگە وڵاتان؟ بە درێژایی ئەو ساڵانەی پێشوو کە ئێمە کارمان کردووە توانیمانە هەموو ئەو لینکانی کە پەیوەندی بە ڕخراوە کاریکاتەریستەکانەوە هەیە یاخود گروپەکانەوە ئێمە بیان کەینە هاوڕێی خۆمان. ئێستا ناوەندی حەوڕەنگە بۆتە یەکێک لەو ناوەندانەی کە لە گەورەترین سایتی با بڵێن کاریکاتەریستی نێودەوڵەتیە بەشداری کردووە. ئێستا لە هەری بەشێک لە هەر گوندێ لە هەر شارە لە هەر وڵاتێک یەک پێشانگای کاریکاتێرەکرێتەوە لینکەکە بۆ ئێمە دێت. لینکەکە ئێمەش بۆ هەموو ئەو بەشداربوانی کە لەو گروپەیە هەیە ئەڕوات. کەواتە ئێمە توانیمانە بە شانازیەوە لینکێکی زۆر باش بۆ شاری سلێمانی و هەرێمی کوردستان دروستکەین. بەڵێ مەجێ خۆشحاڵی کاک بەختیار گوتمان 40 وڵات. بڵێ مە بەسم پرسیارەکەم ئەوەیە بەرهەمی ئەو هونەرمەندانە لەو 40 وڵاتە بە چ میکانیزمێک وەرەگیرێ لای ئێوە و لە دیدارەکەیە پیشانەدرێ؟ ئێمە لژنەیەکی داوەریمان هەیە، دوو هونەرمەندی کاریکاتەریستی بەرازیلی تایە، هونەرمەندێکی عێراقی تایە، هونەرمەندێکی مۆنتیگۆرۆی تایە. ئێمە هەموو کارەکان لە دوای کەوەرمانگەتۆ نردومانە بۆ ئەوان قەرارەن کە چ کاریکاتێرە بەشداری پێشانگای دیدارەکەکە لە هەمان کاتە خەڵاتی مادیمان هەیە بۆ یەکەم و دووەم وستیە، واتە ئەوان بڕیاردەرن دوای بڕیاری ئەوان ئەنجا ئێمە کارەکە دەست پێەکەین. بەڵێ کاک بەختیار بیرتان لەوە نەکردوێتەوە ئەم دیدارە جگەلەوەی کە لە سلێمانی بەڕێوە چێت ئەگەر دەرفەت هەبێت لە شارێکیکە یان لە پارچی تری کوردستان ڕۆژهەڵات بێ ڕۆژئاوا بێ باکوور بێ هەمان دیدار بە هەمان فۆرم ستایل ماشی بکەنەوە؟ ئەوە خوازم هەموو ئەو کارانێک کە یەکەن تەنها لە سنووری سلێمانیە نەمێنێتەوە، بەڵام بەداخەوە بە هیچ جۆرە لە جۆرەکان هاوکاری بۆم پرۆژە هونەریانە نییە. ئەوەی کە ناوەندی حەوڕەنگەش دەیکات هەمووی لەسەر توانە و قەرزی خۆی بەڕێوەیە بات. هیوادارم ئەم کارانە
پشگیریەکی بۆ دروست بێت تاکو بتوانین ئەگەر هیچ نەبێت لە ناو هەرێمی کوردستانە بتوانین شارە جیاوازەکان بگەڕێنین. کەواتە بەڕێوەچوونی ئەم بۆنە هونەریانە لەلایەن ناوەندی حەوڕەنگەوە بە بودجەیەکی زۆر دیاریکراوە بەڕێوەچێ بەدڵنیایی چونکە هەر ئێمە بەکو ناوەندی حەوڕەنگە نە گروپمان هەیە ستافمان هەیە کۆی کارەکان لە سەرەتا تا کۆتایی من بەتەنە هەر خۆمم ئێتر هەر لە بیرۆکەوە هەر لە داڕشتنەوە هەر لە پەیوەندیەوە هەتاکو ئەوەی کە بتوانیت لینکە دروستکەی بۆ سپۆنسەرکردنی ئیشەکە بەتەنە هەر خۆمم تر بەڕاستی هەروەندەش فریاکە لەشتان ساغ بە کاک بەختیار ئەوەندی من بزانم ساڵی 2023 ساڵێکی پڕ چالاکی هوەری بوو بۆ ئێوە لە 2024 پلانتان چیە دوای ئەم دیدارە هێشتا زووە یاخود نانا ئێمە تاکو چواردەی 11 بەرنامەمان داناوە بەڵێ بڵێن پێش دیداری کاریکاتێرەکەمە پێشنگایەکمان هەیە بۆ کۆمەڵێک مامۆستای زانکۆی شاری هەمەدانی کێکە لەو شارە کللتوریە زۆر تایبەتانەی ئێران تاون کۆمەڵی هونەرمەندی فارس و هەم کوردیش بەشدارە بە دوای ئەوە ئێمە کارمان بۆ کۆمەڵێک شێوەکاری ڕۆژاوای کوردستان کردووە کە چوار لە هونەرمەندەکانی شارە بەڵێن ناوچە ڕزگارکراوەکانی ڕۆژاوامان داوت کردەوە بۆ سلێمانی لامان کاتا یەکێک لە هونەرمەندە زۆر باشەکانی ڕۆژاوە کە لە ئەڵمانیا خاوەنی ڕێکخراوێکی هونەری گەورەیە لە سەراستی ئەڵمانیا کار دەکا ئەوانی ئەویشمان داوت کردوەوە بۆ سلێمانی لامان کاتە ئەو پرۆژەی کە ساڵانەیەکەین سمپۆزۆمی سلێمانی ساڵانە لە دەوڵات و ئێمە هونەرمەند داوەتەکەین بۆ سلێمانی و بە پێچوانەکەم هونەرمەندانە گەڕانەوەانە لینک لەگەڵ ئەو هونەرمەندانی ناو شاری سلێمانی و هەرێمی کوردستان دروستەکەن کە گەڕانەوە ئەمان داوەتەکەن بۆ وڵاتەکانی خۆیان پرۆژەی کەمان هەیە کە تایبەتە بەوەی کە ئێمە لەو وڵاتانەی کە کوردی تایە وەکو جۆرجیا و رووسیا و ئەرمینیا و ئازەربایجان و هەندێک وڵاتی تر لینکێک دو ساڵەکاری لەسەرەکەم چۆن بتوانین هونەرمەندانی ئەم شارانە ئەم وڵاتانە بە یەکەوە داوت بکەین بە ناو سلێمانی لە هەمان کاتە پرۆژێکی زۆر گەورەیە کە لەگەڵ کورساتیشا ئۆتیێژێکمان کردووە تێکەڵاوکردنێکی بواری ئەدەب و هونەر بەیەکەوەی بۆ نمونە ئێمە نالی شاعیرمان هەڵبژاردۆک و ئایکۆنێکی بڵێن شاعیرێکی کلاسیکی کوردی ئەدەبیاتی ئەم پیاوە تێکەڵاو بکەین بە بوارە جیاوازەکانی هونەر بۆ نمونە کۆمەڵێ لە شعرەکانی هەڵبژێرین ئین بە کۆمەڵی خۆشنووسبی کە تا کارێکی خۆشنووسی لە من کاتەم شارانەین بە کۆمەڵێ شێوەکار بیکەنە تابلەوە ئەمە لەلایەکا بێتە پێشانگایەک لەلایەکە توانین شعرەکان بینە کەسێک بیکاتە دەقێکی شانۆی ببێتە شانۆگەریەک لە هەمان کاتە ئەو شعرانەی نالی کە کراوەتە گۆرانی یاخود ئەو کۆنسرتەی هونەرمەندی گەورە کاغڵان کەریم چامەکەی نالی ئەوە ببێت بە بەشێک لە پرۆژەکە لە هەمان کاتە فیلمێکی دۆکۆمنتاری ئەکرێت دروستکرێت لەسەر کەسایەتی نالی و شعرەکانی تەواو کاگڵکار لامان کاتە دیبەیتێکی زۆر باش چەند کەسێک کە پسپۆڕن لە بواری ئەدەبیاتی نالیە بێن قسە لەسەر نالی بکەن ئەم ئەزمونە پێشتر پێشکەش کراوە کاک بەختیار لە هیچ بەشێکی کوردستانە نەماوە لە هەمان کاتا خەیاڵەکەوەیە لە ڕووی ڕیکلامی شەوانە جادەی سالم لە سەرەتا تا کۆتایی هەمووی ببێتە پۆرترێتی نالی و شعرەکانی تەنانەت ئەو پاسانی کە هاتوو چۆکەن بە چواردەوری ئەم جادەیە و کاڕۆن و یەن تەغلیف بکریان یاخود بڕازدێنرێتەوانە بە شعرەکان و بە پۆرترێتەکانی نالی یەک هەفتە سلێمانی نالیە بێت بەڵێ بەڕێز بەختیار سەعید لێ پرسایی ناوەندی حەوڕەنگە سوپاس سەرکەوتوو بن دووبارە زۆر سوپاس بۆ ئێوە